گوتم ئەم دێمە ئێرکانە بەس ئەمن مەرجم هەیە گوتی چییە؟ گوتم ئەم کرێی نادەم گوتیان کو دەبی گوتم ئەو مەرجی منە قبولتان ئەهلەن وەسەلە قبولتانی خۆماری خۆتانە. بسم الله الرحمن الرحيم. خۆشەویستان هاتینەوە لۆ سەرگوزشتە بیرەوەریەکانی میهرەبانی لە خەستخانە شەقڵاوە شەر کرامەوە سەرۆک بەشی نەشتەرگەری لەوێندەر خزمەتێکی زۆر نەوعیم کرد لە شەقڵاوەی ئەوە بووکەوە ئاوارەکانی فەلوجەی هاتبوو نەوێندەر پێیان دەگۆ شەقلوجا گوتم فرسەتێکی زۆر باشە خزمەتی ئەو ئاوارە عەرەبانە بکەم هەم گوناحن هەم لیان قەومایە هەم کە نەخۆشن بە 2 جار ڕێزم لێ دەگرتن دەمگوت ئەنگۆ میوانە لە کوردستان و هەروەها نەخۆشیش دکتۆری چارەسەری نەخۆشی دەکا بڕوا بکە ئێستاکەش یەک دنیا دۆستم هەیە لە خەڵکی فەلوجە و ئەمباڕینا چونکە مەحەبەت دروست بوو هیواشە بوو دەیگوت ئەوانە عەرەبن یعنی هەبوو ئەوها بیری دەکردەوە لۆ خزمەتی وانە بکەم ئەمن دەمگوت یەک ئەوانە نەخۆشن دووش ئەوانە ئاوارەنە و گوناحن یعنی ئینسانیەت لە پێش هەموو شتێکیە و خزمەتێکی زۆرم کرد لەوێش قائمە عملیاتم هەبوو عملیاتێکی زۆری عەرەبەکانم کرد ئێستاش لێ مەجموعە کەسیان کە بەردی زەرداوی دەبی فتقی دەبی خزم و کەسوکارەکانی دێنی ئێرکانە لە خستەخانەی چۆمان وای لێ هات ئێرانیم عملیات کرد خەڵکی خانەی بوو هاتەکنە من ئەوەندۆنا ئیشەکانمان جوان بوو خەڵک ڕدەنجی داوە ئێستاکەش چونکە ئەوانە دەستپێکی خستەخانەی میهرەبانیە دوایە کە لە خستەخانەی شەقڵاوەی بووم خەفارەم گرت ئەمن 3 ساران دکتۆری ئەخسایی بووم عیادەم دانەنا 24 ساعت لە خستەخانە ئیشم دەکرد لە خستەخانەی حکوومەتی بەڵام وای لێ هات تێگەیشتم گەشتمە و قەنەعەتەی دەبی لە کەرتی تایبەتیش ئەسپی خۆم تاودەم ئەوە بۆ هەستام عیادەکەم دانا لە بنەسڵاوی چووم لە عیادەی گەڕاماڵم نزیک بنەسڵاوی بوو عیادەک چۆل بوو پێشە من دکتۆرێک لە بێ نەخۆشیان ئەمە دەری بەجێشت ویست نەخۆشی نەببوو یعنی و کرێشی لەسەر بوو بەجێشت گوتم ئەو بینایە لۆ چۆلا گوتی وڵی دکتۆرەکە لۆی دەرنەهینا کرێی لۆ دەرنەدەینا کە کرێ بداتون و نەخۆشی نەبوو گوتم ئەم دێمە ئێرکانە بەس ئەمن مەرجم هەیە گوتی چییە؟ گوتم ئەم کرێی نادەم گوتیان کو دەبی گوتم ئەو مەرجی منە قبولتان ئەهلەن وەسەلە قبولتانی خۆماری خۆتانە گوتیان دکتۆر ئاخر کو دەبی کرێی نەدەی گوتم چێ ساعبیتی گوتیان فرانکە ساعبیت گوتم تەلەفۆنێکی لێ بکەن برێندی لێرشی نەدەرێتن ئەو عیادەم دەوێ و کرێژ نادەم کە تەلەفۆنە لۆ کردو گوتی گوت لێرشی نەکرە بابێتن چی دەرێتن لە خزمەتی داما عێلاقاتمان هەبوو وەڵا ئیدی بینایەکان دامێ بەبێ کرێ کرێم لەسەر نەبوو سکرتێرم نەبوو چم نەبوو بە تاقتێنێ بوو عیادەم کردەوە یەکەم ڕۆژ سار نەخۆشم دیت لە ژیانمدا یەکەم ڕۆژ عیادەم کردوزە لە ژیانمدا نەبوویمە لە عیادەیدا بنیشم نەخۆشم نەبووە ینی یەکەم ڕۆژ سار نەخۆشم دیت بەڵام زۆربەی ڕۆژە بۆ هیچ پارەم نەبردیتەوە بەڵام نەخۆشم هەبووە خوا ئاگای لێ ئەو قوتعی کە لێمدا ئەوەی پارێنیە پارێنێدا ئەوەی لە چێ فەحسی دەکەن لە چێ دەرمانی دەکەن ئازادن عیادەم کردە تۆرکەی بەهارێ ئەوە بوو لەوێن دەرەوە دەستی پێ کرد و ڕۆژی پێنجشەمانم لە بۆ هەموو خەڵکی بەلاش بوو 1 ساڵ لە بۆ هەموو مامۆستایانی لە باخچەی ساوایە تا و مامۆستای کۆلیژ چونکە ئەو بوو موچە نەدەدرا ئەو کاتی بێموچەیی بوو عیادەم کردە بەلاش گوتم لە بۆ هەموو فەقەیەکی لە بۆ هەموو مامۆستایەکی لە بۆ هەموو کەسێک چێ فەقیرە بابێ عیادەی من بەلاشە ئیدی ڕۆژی پێنجشەمان عیادەم بەلاش بوو هەتا وای لێ هات نەخۆش زۆر ڕووی تێکردم کە دکتۆر زۆرم بەڵام زیاتر چاویان لە پارەیە بەڵام لێرە دەبینین ئەو شتە پێچەوانە بۆتەوە کە ئەو دکتۆرە بەڕێزە دکتۆر دلێر هەستای بە چارەسەرکردنی نەخۆشەکان بەبێ بەرامبەر لە زۆربەی کاتەکان یابەتی نەخۆشەکانیدا بەڵام ڕۆژێکی تەرخان کردیە بۆ هەموو کەس بەبێ جیاوازی کە هەڵدەستی بە چارەسەرکردنی نەخۆشەکان و یارمەتیدانیان لێرە پەیامەکی دەمێ هەر دەتانە ئیشێکی گەورە بکەن لە ئیشێکی کچکە دەست پێ بکە بەردی گەورە نیشانەی علامەتی نەهاوێشتنە دەتەوێت ئیشێکی بکەیت بە کچکە دەست پێ بکە وردە گەورەی بکە ئەمە وامان کرد لە میهرەبانی لە ئیشێکی کچکە وردە گەورەمان کرد دوای هەستای میهرەبانی لە عیادەکی شەخصی کردمە مجەمەعات کردمە کۆمەلگایەکی گەورەتر ئەوە بوو ئێستا کە ڕێگای میهرەبانیە ئیدی ئەوە بوو لەگەر مەجموعەک دۆست و برادەری هەستان بینایەکمان گرت بکرێ بەیەکەوە ئیشەکەمان دەست پێ کرد لەو کاتیەوە هاتین مجەمەعەکەمان کردە کۆمەلگەی میهرەبانی
پاشان لە کۆمەڵگەی مهرەبانی ئەو جارە مەجموعەک دکتۆریت کەش هاتنە گەرە من بەڵام لەوێن دەرەوە ئەوە بوو کە خەستەخانەی مهرەبانیمان دەست پێ کرد خەستخانەی مهرەبانیمان کردەوە ئەو مجەمعی مهرەبانیە ئێستا کە ڕێگای مهرەبانیە ئەوە هیچ ڕەبتەکی بە من نییە مولچی من نییە هەر لە ئەوەلیشەوە بینایەک بوو بەکرێ گیرا بوو سەعایبی خۆی هەیە دەستمان پێکرد لە مهرەبانی لە یەکی 2022 مجەمعی مهرەبانیمان هینا ناو خەستخانەی مهرەبانی ئەو زەباز دەکەم لە سەرگوژستە و دروستکردنی خەستەخانەی مهرەبانی لە چەند ئەڵلقەی ئایندەدا پێش ئەوەی درستی بکەم چەند کۆسپوتەگەرە هاتە پێش مهرەبانی وردە باسییان دەکەین بە ئومێدی ئەوەی هێزی بدەمە گەنجان هێزی بدەمە دکتۆرە تازە پێگەیشتوەکان هێزی بدەم ئەو کەسانە دەن ئەگەر پارەت نەبی ئیشت پێ ناکرێ ئەو گەڕانەوەی ئەو بیرەوەریانە لە بۆ ئەوەیە ئامانجی من ئەوەیە هێز و هیوای بدەم ئەو کەسانی کەوا دەزان بەبێ پارە ئیشێ ناکرێ دەمەوێتن ئەوانەی کە پارێشان هەیە دەمانێت بێن پشتی خێری بەرز بکەنەوە تاوەکو مهرەبانیەکی تکە لە شوێنەکی تکە لە شارەکی تکە لە جێیەکی تکە بیکەینەوە فەقیر ئیسیفادەی لێ دەکا چونکە ئەمن تەمەنی ئەمن کەونە فەقیرەکانم ئەمن ئێستا دەوڵەمەندم ئەمن لە فەقیری دەرچوویمە ئەو کاتیشکە ئەو خەستەخانەی مهرەبانی بەردی بناغەمدانە ئەمن ئەو خانێکی ئێستا تێدامە ئەو کاتی هەم بوو یعنی ئەمن لە فەقیری دەرچوو بوو ئەو جەهاتم خزمەتم کرد وەکو لە چیرۆکەکان لە بیرەوەرەکان کەش پێشتر باسم کرد ئەمن لە فەقیری لە بۆ نانی نەهاتیمە جەراح ئەمن دەوڵەمەند بووم خانی و ساری خۆم هەبوو ئەو جەهاتمە جەراحەی لۆیە کە دەمەوێتن بە هیوابن پڕهیوابن کۆڵ مەدەن لە خەونەکانیشتان خۆش مەبن مستحیل واتە ئەو شتێ ئەتوناتەوەی بیکەی هەر ئینسانێک هەر شتێکی بیوێ بکاتن پشت بەخوای ببەستیتن خی گەورەکاری لە ئاسان دەکاتن ڕازگۆ بە لەگەر نەخەونەکانت ڕازگۆ بە لەگەر خی گەورە ئیلە سرت دەخا لێکە قەت بێهیوا مەبن فإن مع العسر يسرا خی گەورە خۆشیەکان زۆر دەخیتە پێش ناخۆشیەکان بە هیوای سەلامەتی لە بۆ هەمووان.